ئەوەی هیچ نییە پێم بڵێ لۆ ئازواتیەوە لەبەر چ دەگرێ پێم بڵێ دووبارە و سندانت خواردیتەوە پێم گوتی ناوی ئەو سندانەی نینی بە خۆت دەزانێن مێشک تەواو نییە بی ئەو شتەش لای حەوێمەوە پێم برێ لۆ ئازواتیەوە قسەی بکە قسە من دی ناچمەوە بۆ کاری لۆ ناچیەوە کارەی ماوەی مانگێکە مدیرێکی نۆمان لە بۆ هاتیە پێویستە چییە مدیری لێ هاتیە ئەوڕۆ گوتی وەرە ماڵەکەمان پاکەوە منیش گوتم لە ماڵەکەتان خێزانت لە ماڵەوەیە گوتی نا وەرە بەیەکەوە دەچین پاکی دەکەینەوە پارەیەکی باشت دەدەمێ هیچ چییە چی قابلە ناسەر بەس حەیا و شەڕەفمان لە بۆ مایە دەتێش بدۆڕێنی ژنەکە باسی حیا و شەڕەفی لەگەرە من نەکەی ئەتو فکر لەو منداڵی ناکەیەوە فکر لە خۆمان ناکەیەوە چی بخۆین نەمدەزانی ئەوەندە پیاوێکی پێدەک بۆ نیشانی دەدەم کە لە چێوەیشێ ئەو چاوانت بەدەستی خۆت دەردەینە بێناموس هەلۆ ناسەر باشی باشم کاکەوە لێ تەلەفۆنم کرد دانیشتەکەمان تاچیل کرد لە بۆ سبەینی ئیشین گۆ فشە نییە باشە دەی خۆحافیز